قەیسی ئێمە ئەم ساڵ بەروبوومی کەمترە بەڵام زۆر جوانترە ینی چکە ئێمە دەرەجەی شێمان زۆر بەرزە بۆ بەرامبەر بە قەیسی و ئەوە زۆر باشە عەردێکی نەرمیشمانە ینی عەردی خاکەکەشمان هەر ینی شیاوە بۆ قەیسی حتا تەمەنیشی درێژترە قەیسی لێرە ئێستا لە هەندێک خاک بیچێنە قەیسی لەوانەیە تەمەنی 20 ساڵ بێ ئەلێرە هەتا 50 ساڵیش بەرەدا ئەنجا شتێشکەشیە ئەو بەروبوومەی ئێمە قەیسی ئێستا قەیسی دوسێ جۆر پیا بووە هەیە دەڵێ ئەمریکی هەیە دەڵێ ئێرانی یان عێراقی بەڵام قەیسی بۆ نەزاحەتی ئێمە عێراق وەخت خۆی ئەنی شتێکی زۆر جوانی داناوە ینی زۆر جوان ئەوەی عێراقی بێ ئێستاش بەروبوومەکەی فەرقی هەیە چکە مهندیسەکانی ئەو دەما ینی زۆر جوان پێناسەی خاک و کەش و هەوا و شتەکەیان کردووە ئەنجا بۆیان داناوە ئەو دارە بۆ ئێرە شیاوە تر باپیرم لە چلەکانەوە قەیسی بەکارهێناوە دوو داری نمونەی زۆر هێناوەتە ئێرە زۆر ینی بە زۆری یەکەم قەیسی بووە دووەم سپیندار کە پێی دەڵێن ئێستا کەنەدی ینی زۆری هێناوە ئەو دەمە زۆر کەم بووە باپیرم لە چلەکانەوە هێناویە ئەو دەمە ئاغا دێژ بووە ئەو هەر بەکاری هێناوە چکە ئاغا پێی خۆش نەبووە ینی دار بچێنی ئەم ساڵ ئەم عەردەی داوەتی ساڵش کە بردووی منتیقەیەشکە نەیەشوە جێگیربی بەڵام ئەو هەر داری چەندووە هەتا بۆ نمونە دوای دارێکی وشکتان پێ پیشاندەم منتیقەیەکمانەیە پێی دەڵێن سۆفی گوڵان ئێستا لە سنووری ئێمە نەماوە چۆتە کانیەنجیر ئەو بەر قەیسی بە کەروبار لەوێەوە ئەنی بەری بووە گواستۆ تۆ لەگە خۆی هێناوەتی ئێرە داوامان نەکردەوە بەڵام حکومت ئەو بەرنامانەی نییە ئەو بەرنامەی بەڕادت بۆ دانێبی بێ هەریگری بۆ ماوەیەکی مانجێک چل شەو دوای قیمەت بکە ئەو بەرنامانەی نییە حکومت ناتوانی داواشی لێ بکەی نایکە بۆی ناکرێ بۆی ناکرێ هەر لە وەزیرەکەەوە هەتا ئاخیری ناتوانێت ئەویشە بکە داوا دەکەم حکومەتی هەرێم بەڕادێکمان بۆ دانێ لە شوێنێک ئەو شتانی کە ئێمە پێدەگا قەیسیە هەروچەیە هەنجیرە بەڕادێکە بێت داینین بۆ ماوەیەک 2 مانگ 3 مانگ دوای بمانەوێ سعرێکی باشتر بیفرۆشین بەڵام حکومەت ئەومان بۆ ناکە قەیسیە ئەو حەوزە ماسیە و ئەلێ دەتوانی لۆبیا و بامیە بکەی بەڵام قیمەت نەکە ئەو شتانت بۆ ناکرێت ئێمە لە هەشتایەکان ئەتا حکومەتی بەعز بوو لە هەشتایەکان تا حکومەتی بەعز بوو لە مانجی دوو ئێمە شتڕە توتنمان دەکرد دەمانزانی مانجیدا توتنەکەمان پەمۆکەمان قیمەت دەکا چکە حکومەتی عێراق بەرنامەی هەبوو پلانی هەبوو بەڵام ئەمانە نییانە هیچیان نییە هیچ توانایەکیان نییە بەس پارەیەک بێ و لە جیرفانی خۆیان دابێت تەواو قزلۆ بەروبوومێکی ناوخۆی باشمان هەیە بەڵام لە کاتی پێگەیشتنی ئەم بەروبوومانەماندا ئێمە زەرمەند دەبین لەم بەروبوومان لە بەرەوەی سەرف نابێت لە بازاڕەکاندا پارە ناکا تووشی زەرمەند دەبین ینی هەموو دەمێ کوڕە جوتیار زەرەر دەکات جوتیار لە وڵاتی ئێمە پێش ناکەوێت حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە یارمەتی پشتیوانیەکی باشی جوتیار بێ بۆی ئەو وڵاتە پێشکەوێت هەر وڵاتیش بێ پێشکەوێت دەبێت لە پێشەوە بەروبوومی کشت و کاڵی پێش بکەوێت ئەو وڵاتانی کە پێش دەکەن کشت و کاڵ پێشیان دەخات بەڵام هەر وڵاتەیە کە بەروبوومی ناوخۆی نەبوو پێش ناکەوێت پێشکەوتن بە وڵاتەوە نابێت هەلی کارش ناڕەخسێ بۆ خەڵک هەنی لە هەموو ڕواکانتەوە ئەم گوندەی ئێمە عەردێکی باشمان هەیە چواردەورەمان ئاوە ئیشکە ساڵی کاریگەری لەسەر ئێمە نییە بەڵام ئێمە لەبەرەوەی حکومەت دەعممان ناکە لە کاتی ئەم بەروبوومانەی ناوخۆیانی خۆمان پێدەگا داوان لە وڵاتی تورکیا و لە وڵاتی ئێران و لە سووریاوە بەروبوومی کە دێنن بەس بۆی ئێمە زەرەر بکەین کۆمەڵێک خەڵک ئەو ئیشە دەکا هەموو جارێ زەرەرمەند بووین بەدەستیان حکومەتی هەرێمی کوردستان ئێمە زۆرجار سەردانمان کردوون بەرنامەشمان بۆ داناون پێشنیارشیان بۆ دەکەین بەڵام ئەوان جوان لە پێشنیارەکانی ئێمە گرتووە نە جوان لە بەرنامەکانی ئێمە گرتووە نە بیرشان لە ئێمە کردوتەوە بيانان يعني كهالدسين عادة ناورز وباخمان هي أكسدينا ناورز وباخ و شام بشاني بيا كان هاوكاريان لكن
دێنە ناو ڕۆژوباخ و قەیسی شتیوە کۆ دەکەینەوە بەرهەمەکان کۆ دەکەینەوە ئامادەیان دەکەین تاوەکو ئەوانیش بینێرن بۆ شار زیاتر لە ناو ڕۆژوباخەکان شتەکان بۆن منە قەیسیە کۆی دەکەینەوە بەربوومەکان کۆ دەکەینەوە زیاتر کە پیاوەکان دایت دەکەنن ئەمەش کۆیان دەکەینەوەوانی لە پلاستیکیانەکەین و ئامادەیان دەکەین هەردوولا بەڕاستی هەردوولا پێکەوە کار دەکەین چکە ئێمە کۆی دەکەینەوە ئەوانیش کە ئێمە کۆمان کردو شتەکانمان ئامادەکراوانیش هەتا دەیگەینە شار و بەڕاستی ماندوو دەبنەوەنیش لەگەڵ ئەم کاراندا